الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه، حمدا يوافي نعمك ويكافئ مزيدك ويدفع عنا بلاءك ونقمك. الرزان لزنجير باسكان من لا آداب شرعي كان ئەمڕۆ باسی ئەدەب لەگەڵ دایک و باوکاکەین. ئەدەب لەگەڵ دایک و باوکە خۆشەویستەکانم لە گەورەترین دەرگاکانی یا بەشەکانی ئەخلاقە لە ئیسلامە. خوای پەروەردگار حەقی دایک و باوکی لەگەڵ حەقی خۆیان باس کردووە لە قورئانی پیرۆزە بۆ ئەوەی بزانین کە مافی دایک و باوک چەند گەورەیە، چەند بەرزە، چەند مەزنە. الله جل جلاله لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: وقضى ربك ألا تعبدوا إلا إياه. سورة إسراء آية 23. واتا خوای پەروەردگار بڕیاری داوە کەوا ئەی محەممەد صلی الله عليه وسلم پەروەردگارت بڕیاری داوە کەوا هیچ کەسێک نەپەرسرێ، بەندایەتی بۆ هیچ کەسێک نەکرێ ئیلا بۆ خۆی نەبێ. وبالوالدین ئیحسانا. یەکسەر لەگەڵ باسی مافی خۆیان کە تەوحیدە باسی واکە کە لەگەڵ دایک و باوکە چاکە بکە. یعنی خوای تەعالا بڕیاری تەوحیدی بۆ خۆی داوە و بڕیاری چاکەکردنیشی داوە لەگەڵ دایک و باوکە. هەروەها خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: فلا تقل لهما أف ولا تنهرهما. هەرگیز نەکەن ئۆف بەرامبەر دایک و باوک بکەن، هەرگیز هەڵمەشاخێنە دەم چاوانە. ئیمامی ابن کەثیر ئەفەرمێ خوای تەعالا قەدەغەی کردووە لە کەمترین ئازار، کەمترین پلەکانی ئازار قەدەغەی لێ کردووە کە بریتیە لەوەی کە تۆ بە دایک و باوکت بڵێ ئۆف لەدەست ئێوە. ئەوە کەمترینە بۆ ئەوەی فێرمان کە لەوە بەرزتر هەر نابێ. کەمەکەی دروست نییە، ئیتر زۆرەکەی هەر دروست نییە. هەروەها خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا. ئەفەرمێ باڵی زەلیلی شۆرکە بە دایک و باوکت، یعنی تەواضعت هەبێ، یعنی دائما خاکی بوون بەرامبەر دایک و باوک بنوێنە بە ئەو فەڕی ڕەحمەت و بەزەیەوە. تۆ ئەگەر بەرزترین پلەکانی ئەم دنیایەت هەبێ ئەبێ بەرامبەر دایک و باوک زەلیلی بنوێنی. هەروەها رسول الله صلى الله عليه وسلم لە چەندین حەدیثە جەخت لەسەر تەئکید لەسەر مافی دایک و باوکە کاتەوە. عەبدوڵای کوڕی مەسعود خوای لێ ڕازی بێ وەمانە گەڕێتەوە ئەفەرمێ پرسیارم لە پێغەمبەر کرد صلى الله عليه وسلم: أي العمل أحب إلى الله؟ چی کردارێک لە لای خوا زۆر خۆشەویستە؟ فەرمووی: الصلاة على وقتها. فەرمووی نوێژ لە کاتی خۆیە. ثم أي؟ ئیتر چی؟ فەرمووی: بر الوالدين. چی کردەوەیەک لای خوا زۆر خۆشەویستە؟ نوێژکردن لە کاتی خۆیە. ئەی ئیتر چی؟ فەرمووی: چاکەکردن لەگەڵ دایک و باوکە. حق خوا، حق دایک و باوک. چاکە لەگەڵ دایک و باوکە هۆکارێکە بەوەی ئینسان بچێتە بەهەشت. رسول الله فەرمێ صلى الله عليه وسلم: رغم أنفه ثم رغم أنفه ثم رغم أنفه. لوتی بەخۆڵا بچی، قوڕی بەسەر بێ، دووبارە قوڕی بەسەر بێ، سێبارە قوڕی بەسەر بێ،
الصحابة وتيان من يا رسول الله؟ أما كيس سيجار لسريك بفرمي قري بسر به فرموي من أدرك والديه عند الكبر أحدهما أو كليهما فلم يدخل الجنة. فرموي أو كس قري بسر به كتمني خوا بيدا قوربو دايكو باوكي بيني يعني يكيك يعني بيني بلام نيتواني بهش بوخوي بكري يعني تو قيشتي دايكو باوكتا يان قيشتا يكيك يانا نتواني بخزمت كردني او دايكا يان او باوكا يان هرديان بهش بوخوي بكري وقرب سري او كسا. وآزارداني دايكو باوك برزان يكيك لكبائر. في غمري خوشوي صلى الله عليه وسلم بالصحابة كان فرمي ألا أنبئكم بأكبر الكبائر خلقنا هێتا نەڵێم گەورەترین گوناحەکان چین؟ وتیان بەلا، وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا ئێمان بڵێن. فەرمووی الإشراك بالله وعقوق الوالدين. فەرمووی هاوبەش بڕیاردان بۆ خوا هەروەها ئازاردانی دایک و باوک. ئەمانە گەورەترین کەبائر. خوایە کە تۆی خەڵق کردووە و هەموو شتێکیشی پێبەخشیوی تۆ ڕۆی شەریکی بە قرارەتی و غەیری ئەوە پەرستی دایک و باوکێک کە ئەوان سەبەبی بوونی تۆن تۆ ڕۆی لەگەڵ خەڵقترا چاکی لەگەڵ ئەوانە خراپی ئەهزاریانەتی. ئەوە بێوەفاترین کەس ئەوەیە. ئەدەبمان یان لە شێوازەکانی ئەدەب لەگەڵ دایک و باوکە قسەکردن بە جوانی لەگەڵ یانە. جوان قسەکردن لەگەڵ دایک و باوکە ئەوە ئەدەبە. خزمەتکردنیان بەجێهێنانی پێویستیەکانیان یعنی لە خزمەتیان نابی دائیمەن پێویستیەکیان هەبێ بۆیان جێبەجێ بکەی. دوعاکردن بۆیان وقل رب ارحمهما رب اغفر لي ولوالدي. چاکەکردن بەرامبەر بە دایک و باوک بیخەیتە بەردەم هەموو خەڵک، تەنانەت بیخەیتە بەردەمی مناڵەکانی خۆش، تەنانەت بیخەیتە بەردەم ژنەکەت. ژن دێ و ئەڕوا بەڵام باوک و دایک ژن دووبارە ئەبێتەوە بەڵام دایک و باوک دووبارە نابێت. بۆیە حەقی ئەوان ها لە بەردەمی حەقی هاوسەر. چاکەکردن بەرامبەر دایک و باوک لە ژیانیانە و لە پاش مردنیان. بەچی؟ بەوەی دوعایان بۆ بکەی و بەوەی سەدەقەیان بۆ بکەی. بەڕێزان ئەمە ڕەمەزانە بۆ نمونە ئێستا کاممان لەم ڕەمەزانە خێرمان بۆ دایک و باوکمان کردو. دایک و باوکمان نەمابێتن لەم ڕەمەزانە بڕیارت دابێ خێرە بە دایک و باوکت هەر شتێک وەلەو چەندێ بچووک تا چەندێ گەورە. پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم فەرمووی ئینسان ئەگەر مرد سێ شت لە پاشی بەجێ ئەمێنێ ئیتر هەموو شتەکان دەرگای هەرچی خێرێ ناخرێ ئیلا لە سێ ڕێگاوانە. سەدەقەیەک کە بۆ خۆتت کردوێ بمێنێتەوە، مزگەوتێکە، مستەشفایەکە، گورە شتێکت خسێتە ناو مزگەوتێک ما ئەتوە بەردەوام بۆت ئەتێ خێرەکەی. علمێک کە پێشکەشی خەڵکت کردوێ بۆت بمێنێتەوە و کوڕێکی ساڵح دوعات بۆ بکە. خەڵک بۆچی ئەڵێ ئەوڵادێکی ساڵح مەبێ لەبەرەوەی لە دای خۆ دوعات بۆ بکە. ئەجا ئەگەر مناڵەکانت دوعات بۆ نەکەن وەکو ئێمە ئیتر هەر نەوێ باشتر، هەر نەوێ باشتر. یا خێرکردن قوربانی بۆ بکە، خێری بۆ بکە. هەفتانە مەسەلەن ڕۆژانە لە ڕەمەزانە هەوڵ بدە هەموو ڕۆژێ خێر بە دایک و باوکت. 1000 دینارەکەیتە خێری خێتە مزگەوت 500 بە ناوی دایک و باوک بیخ. زۆر گرنگە بەڕێزە. سنووری طاعەتی دایک و باوک تا چی حەدێکە؟ دایک و باوک ئەوەندە طاعەتیانەکەی تا وەکو معسیەتی خوانەکە، یعنی داوای معسیەتی خوات لێنەکە. حتا داوای معسیەتی خوات لێ ئەکەن تۆ بە قسەیانەکەی، بەس ئەگەر وتیان ناشەرعی بکە ئەلێ بە قسەیان ناکە. ئەگەر دایک و باوک پێتیان وت ناشەرعی بکە تۆ لەوەیە بە قسەیان مەکە. خوای تعالی فەرمێ وئین جاهداک لتشرك بی ما ليس لك به علم فلا تطعهما. بەڵام ئاگات لێبێ
كاتي لو يا بقسيان ناكي وصاحبهما في الدنيا معروف يا يسبون ما دايكو باوك اگر بيت بلين كافر به عبيه تو غيري خو بپرستی تو بقسيان ناكي بلام هر شاكي لغانا نابي اوف برامر امكي سبحان الله دايكو باوكي بكركان بلين تو ابي حق خوا جبجنكي خوا الله بقسي مكه بلام حق هر بزيت انا بيتو هر حقي او جبجبك تو سي سبحان الله تو سي رحمتي خواك زور گرنگا اما بوچی بقسيان ناكي لو يا داواي معصيه اللي بكن شوكا لا طاعه لمخلوق في معصيه الخالق يعني طاعتي مخلوق ناكي لمعصيتي خالقه يعني براستي شنمونيك للسلف وبيشينان كردويانا هندي كان برزان وكو ابن عمر هر دايكي خصت سرشان وبش طوافي بيكردو حسن بصري بوتيان شيخ حسن امامي كي قوري تابعين تلبي الصحابه هو وتيان تشاكل لقل دايكو باوكا تشيا فرموي بقسيان بكي ولا قسيان درنتي مقر داواي معصيتي خوات ليبكا الا ويا بقسيان ماكا بس لوا يترى بي بقسيان بكي بكرتي وبفختي ادب لقل دايكو باوكا قورترين لقكاني اخلاق الروشته هو كارك ابو اوي بدبات بهشتوا واخوات الرازي به واخوا بنامان بدا ازار دانشان اكبر الكبائر وصلى الله وبارك على حبيبنا محمد وعلى اله وصحبه اجمعين.